سڵاوتان لێبێت دیارە لە ئیدارەی سۆرانیش هاوشێوەی شار و شارۆچکانی تری هەرێمی کوردستان و عێراق تیمەکانی سەرژمێری سەرقاڵی ناونووسکردنی هاوڵاتیانن لە سەرجەمگەڕەکەکان وەکە بینین لە ئێستا تیمەکانی سەرژمێری لە گەڕەکی ئازادین لە ئیدارەی سۆران ماڵ ئەگەڕێن بۆ ئەوەی هاوڵاتیانی ناوچەکە ناونووس بکەن. دیارەمە قۆناغی یەکەمە قۆناغی دووەمیشکەوە بەیانی و دوو بەیانی دەست پێکاتن دوای ئەوەی کاژمێر 12 ئەم شەو مەنعتەزەول لە سەرجەم عێراق و هەرێمی کوردستان دەست پێکاتن بۆی هاوڵاتیان سەرژمێر بکرێن. دیارە لە ئیدارەی سۆران 1180 مامۆستا بەشدارن لە سەرژمێریکردنی هاوڵاتیان و 550 بەڕێوەبەریش بەشداری تیدا ئەکەن. من بۆ زانیاری زیاتر وە قسەکردن لەسەر و بابەتە ئەسمەلای کاک تەحسین سەلیم بەڕێوەبەری بەشی تەکنیکی لە بەڕێوەبەراتی ئاماری سۆران. کاک تەحسین سڵاوت لێبێتن، کارەکان چۆن بەڕێواتن؟ الحەمدوللا ئێستا لە قۆناغی توماری خێزان داینە هەتا ئێستا ئیشەکان زۆر بە باشی بەڕێوەچوونە ئینجازمان تقریبا لە 90 لە زۆربەی جان ئەوەی تۆزێک لە پاشی لە مرکزی سۆرانە تقریبا 77 لۆ 80 توقعاتمان وایە ئەوڕۆ لۆ سعات 10 شەوێ ئەوانە ئینشەڵا بەتەواوی تەواو دەبین لە ئیستیماری خێزان لە توماری خێزان تەواو دەبین لەو مەرحەلەیە. چەند کارمەند بەشداری ئەکەن و هیچ گرفتێک هەیە تاوەکو ئێستا هاوڵاتی هەبێ خۆی ناونووسنەکە؟ هەتا ئێستا هیچ حاڵەتێکی وامان نادێتە پێشێکی تومار نەکرابیت. ئەوەی کارمەندانیش ئێستا 1180 توێژەرمان هەیە بژمێرمان هەیە لەگە 550 و 600 بەڕێوەبەری گەڕەک و چاودێر کە چاودێری ئەو بژمێرانە دەکەن هەر یەک لە سنووری ئیشکردنی خۆی کە پێشتر لە چه سنوورێک ئیشی کردی لە پرۆسەی گەمار و سازی ئێستاش هەر لەو سنوورەی خۆی چاودێری ئەو بژمێرانە دەکات. لەم ڕۆژانە بڵین ئەمڕۆ هەر خێزانێک لە ماڵەوە نەبێتن، ئایا بەیانی و دوو بەیانی تۆمارەکرێتەوە؟ بەڵێ بەیانی و دوو بەیانی کە دەکات 20 قەدەغەی هاتوچۆیە خێزانەکان دەبی لە ماڵە بن ئەوەی لەو 4 ڕۆژە تومار نەکرابیت بەتەکی دەبی سبەینە تومار بکرێت خێزانەکان دەبی لە ماڵە بن سبەینە خۆی 20 لەو گۆڕانکاریە یان جێ شتێک بەجێ ماویل و ئەو قۆناغانانە. ئەو پرسیارانە چین کە بەگشتی لە هاوڵاتیانەکرێن لە فۆرمەکە داهاتوە؟ لەو قۆناغا کە توماری خێزانە تەنها ناوی سەرۆک خێزانە دەنووسرێت لەگەڵ ئەندامانی خێزان و تەمەن و ڕەگەزیان تومار دەکرێت لەو مەرحەلەیە. بەیانی بڵێن کە 20 مانگ پرسیارەکانی تر کە زیاتر ئەکرێن چین؟ لە 20 مانگ پێداچوونە بە گۆڕانکاریەکان لە دایکبوونە مردووانە لەو ماوە کەس چونکە فترەی زەمەنیمان هەیە لەو فترە زەمەنیە کەس لە دایک بووە کەس مردیە لەوێ تومار دەکردن هەتا گۆڕانکاری بێداویستەکانی ماڵەوە هیچ پرسیارێک لەو بارەوانە لێ دەکرێت؟ لەو قۆناغا تەنها شت کە پێویستمانە بەڵگەنامەکانە کارتی نیشتمانیان نفوسیان لە ماڵێ بیدن ئەوە بیدن لەگە ئەندامانی خێزان. بەگشتی لە تابلێتەکان یاخود لە کارمەندەکان هیچ گرفتێک هاتوۆتە پێش؟ نه الحەمدوللا هەتا ئێستا باش شوونە پێش گرفتێکی وا نهاتیتە پێش کە شایانی باسکردن بی هەتا ئێستا لەو لەحزایە کە تێدانە هەتا ئێستا لە هیچ قەزایەک پەیوەندیەکەوە لۆم نەهاتێت کە کێشەیەکی تەکنیکیان ئەوان هەبیتن. ئامۆژگاریتان چێ بەگشتی بۆ هاوڵاتیان کە لەو دوو ڕۆژەی قەدەغی هاتووە ڕاگەیەندرێت؟ وەڵی داوامن لە خەڵکی خۆمانە لە ماڵەوە بمینەوە ئەو دوو ڕۆژان یارمەتی بژمێرەکانمان بدەن کاتێکە زۆر کەمە لەو دوو ڕۆژە دەبیت سەردانی 120 و 130 خێزان بکەتەوە کاتەکەی زۆر مەحدودە ئەو شتیان پێویست بوو بازوو لۆیان دابین کە مستەمسەکان لە بەدەستیان بیتن هەتا بژمێرمان تاخیر نەمن لە ماڵەکان. زۆر سپاس بۆ کاک تەحسین سەلیم بەڕێوەبەری بەشی تەکنیکی لە بەڕێوەبەراتی ئاماری سۆران زۆر سپاسەکەین بەڵە بەگشتی ئەمە زانیاریەکان بوون لە بارەی بەڕێوەچوونی سەرژمێری لە ئیدارەی سۆران.